سلااو بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان وەکو ئاگادارن و زۆربەی خۆشتانیەکێک لە هەڵسوڕەوان و بەشدارانی ئاخێزیگەی جەماوەری و شۆڕژگەڕانە بوون بە ناوی شۆڕشی ژن ژیان ئازادی و ئەم ئاخێزەش دوای کوژانی ژینا ئەمینی بەدەستی گەشتی جنایەتکاری ئەرشادی ئیسلامی سەری هەڵدا. لە جریانی ئەم شۆڕشەدا ژمارەیەکی زۆر لە ناڕازیان و بەشدارانی شۆڕژ بەدەستی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم ئیسلامی ئێران ڕاستەوخۆ تەقەیان لێکرا و برینداربوون یان گیانی یازیزیان لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ژمارەیەکی بەرچاویان گیران و لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی ئەشکەنجەکران، حکمی زیندانیان بۆ بڕایەوە و یان لەژێر ئەشکەنجەدا گیانیان بەخت کرد. پێچکە لە مازیزانە ژمارەیەکیش لە لایەنی جۆربۆجۆری جەستەیەوە بریندار و کەمەندان بوون و ڕوویان کردە چاراوگە بۆ قسەکردن لەسەر ئەزمون بەسەرهات و لایەنە جۆرەجۆرەکانی بارودۆخی جەستەیی و دەرونی تێکۆشەرانی بەشدار لە واخێزەدا کە ئێستا لە چاراوگە دەژین و ناوەرۆکی شۆڕشی ژینان بەتەمای لە بەرنمەیەکی تایبەتدا بە ناوی بەشدارانی شۆڕشی ژینا دەدوێن چاو پێکەوتن لەگەڵ و ئازیزانە بکەین و لە چەند ئەڵلقەیەکی جیاجیادا بڵاو بکەینەوە. ئێستا لەم بەشەدا کاک فەردین مەفقودیمان لەگەڵە تا قسە و باسی زیاتر بکەین. فەردین خۆی یەکێک لەو کەسانەیە کە لە شۆڕشی ژینا بریندار و بە ناچار ڕووی لە دەرەوەی وڵات کردووە. کاک فەردینم کاتت باش بەخێربی بۆم بەرنامە. بەنێوی ژنجیان ئازادی سڵاو لێوە و لە هەموو بینەرەکانتان بێت. زۆر سپاس کاک فەردین. هەروەکو لە پێشکیەکەی جا ئاماژم پێکرد ئێوە خۆتان یەکێک لەو کەسانە بوون کە لە شۆڕشی ژینادا بەشدار بوون گیانتان بریندار بووە. پێم خۆشە خۆتان فەردین مەفقودی بە بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێن. بەڵێ من فەردین مەفقودیم، تەمەنم 31 ساڵم، ساڵی 1970 نوێ حەوت لە هەمەدان بووم کە بەڕاستی نەمتوانین تەحموڵکە ئەو جواناناوە دەکوژن ئەو خەڵکیاوە لێ دەکەن، بەڕاستی نەمتوانی وەک خۆم شەخص خۆم تەحموڵ کەم. دەچوومە خەیابانێ و احترازم کرد، احترازێکی مسلاتەوە ئامیزشمان کرد، زۆریش ئەوە نەبوو کە بڵێ خەسارەت بە کەسێک بێنی، ئەمە احترازمانەوە بۆ خەڵکی بۆ دەکوژنەوە، خەڵکی بۆ لەسەر یەک لێکسکەی یا لەسەر یەک شت قسەی بۆ یادامی دەکەن. بەڵام بەداخەوە حملەیان بۆ کردن و کە 5-6 نەفەرانی باش شخصی لایاندا زۆر کەسشی چاویان لە دەستدا بەداخی گرانەوە، زۆر کەسشمان کوژراون شەهید بوون. جا بۆی نەمتوانین تەحموڵ بکەم، ئاوام لێ هات 5-6 ڕۆژە لە کۆمایدا بووم کە دەو حاڵەشدا هەروایە خانەوادەمیان تهدید دەکرد، دەیانگوت ئێمە وامان لێ نەکردووە ئێوە نابێت دەنجێش بکەن ئەگەر دەمریت قەرار بمرە بەڕاستی، چون 5 ڕۆژان لە کۆمایدا لەوە ناژی دەمریت. بەڵام خۆشبەختانە ژیان و مەزوریش بووم، بەڵام لە ئێران ئێستاش لەسەر خەیابانێ دڵم هەر لەسەر خەیابانێ، بەڵام مەزورم لە ئێران بۆم بەدەر بەڕاستی. فەردین ئێوە کە پێشتر قسەمان کرد و لە پێش لە بەرنمەکە من و تۆ هەفتەیە کە قسەکەین لەسەر بەرنمەیە جەستتان باشترەوەیە کە بێژی کوێتان بریندار بووە، چه بەشێک لە جەستتان بریندار بووە، بەچی بریندار بوون؟ بەڵێ من مۆرەی پشتم شکاوە، یعنی دەی فقط تەقی بوو مۆرەی پشتم وا لێیاندا بووم بە هەڵگرتنی خەڵک، ئەگەر ئەو خەڵکی ئازادی خواست باوەڕ ناکەم کەس زانی بێگەوام لێ هاتووە، بە هەڵگرتنی وام لێ هات بوو. ئەگەر برویان بیمارستانی چون بەڕاستم بێهۆش ماگەم لە خۆنەوە بۆ هەڵگرتنی وام لێ هات بوو. مۆرەی پشتمە نوخاکەم زەڵبێ دیتووە، ئەیشی وادارم کە باش دەبێت لێرە. کاک فەردین ئێستا دەتوانن بڕن بە ڕێگا؟ نەوەڵڵا داخلکار ناکەن ئێستا. بەڵێ یانێ دوای ئەوەی تر ڕێ و چوونتان لە دەستاوە. بەڵێ کاک فەردین پێشتریش کە قسەمان کرد ئێوە ساڵی 96 بەشدار بوون لە ئاخێزی 96، ئەوە چۆن بووە؟ بەڵێ ساڵی 96 بەشدارم هەر لە شاری سەردەشتی مۆدەمی لە تەزاوڕاتەکەیدا بەشدار بووم، لە خۆپیشاندانەکەیدا لەسەر گرانی و لەسەر بێکاریە بوو. هەرەوەندە بەم گوتی گەڕێەوە، گوتم باشە دەگەڕێمەوە، هەروەم گوت و گەڕامەوە بەڕاستی. بەڵام یەک فیشێکی پێوەنەوەی زانی و ئەمنی کوشتە چندوکەڵ ئاوریشت لێ بوو، وەی زانی ئەمنی کوشتە، بەڵام ڕەسم کردبوو.
ماوەیەکی یەک شەو ڕۆژ ئەم نەوێرم سوێی مارستانشی دکتۆرێک شخصی عایەت عملی کردم چون بۆ مەترەکە عملی کردم چون بەڕاستی نەوێرم سوێن بۆ ئەوەی کە دکتۆر حەملم کە بچمەی مارستانی جا بۆ ئێستا ژەو دەستم هەر کولەم پلاتین دەست کولە هەر خوارد ڕاستەک نەبووتەوە بە هیوادارم لێرە باش بێت. بەڵێ یانێ پێشەوەی کە ساڵی 1401 ئەوڵ تەجروبەی ئێوە نەبووە لە بەشداری لە شۆڕشەکانە یانێ ساڵی 96 بەشدار بوون گۆیا پێشتریش زیندانی کراون 3 مانگ لە زیندان بوون دوایە تەبعید کراون بۆ هەمەدان وایە چۆن بوو تەبعیدتان کاک فەردی؟ من ساڵی 96 کاوام لێ هات دوای پێیان زانی چون لە قسەڕ پەیدا بوو پێیان زانی لە حکمیاندان 3 مانگ زیندانیم کێشا دوای لەسەرەوەی ڕەتە ببەخشن تەبعیدیان کردن بۆ هەمەدانی کە نابێت لە کوردستانی بێتەوە کاری سیاسی لە کاری سیاسی سو داوای ئازادیم دەکرد کە دەریان کردم لەوێ لە هەمەدانێ بووم کە ساڵ 1401 گام لێ هات ئێستاش پەشیمان نیم ئێستا ژێک اتحادمان لێ اتحادی هەموو خەڵکەمان دەوێت باوەڕکە ئێستا لاقم لە دەزان 1% پەشیمانی مەگەر 100 کەڕەتی کە ژوام لێبێ و کاری دەکەم چون ئازادی وڵاتەکەم ئازادی خەڵکەم ئەیسان یەک جاری بمرید باشتر بە نەزەری من نەگەوەی کە هەموو ڕۆژێ بمرید یعنی ئەو کەسانێکی ئێستا لە کوردستان لە ڕۆژهەڵاتن لە ئێرانن باوەڕ کەویە ڕۆژە 100 جار دەمرید ئەو مردنا یەک جار بمری باشتر بە نەزەرم لەوەی کە ڕۆژە 100 جار بمرید بۆ یەو کارلی پەشیمان نیم ئەگەر 100 کەڕەتێکیش قەرارە بۆ ئازادی بام لێبێت دەیکەم. بەڵێ یانە کاک فەردین ئەوە پێشەوەی کە بچنە ئەو ناڕەزایەتیانەی 1496 خۆتان ئامادە کردو کە نەگەڕێنەوە؟ باڵێ من لەگەڵ خانەوادەم خواحافیز هەموو جار هەموو ئێوارە دوکانم هەبووم دوکانی میوەفرۆشیمە بە هەموو ئێوارانگە دەڕۆشتم منداڵەکەم ماز دەکرد لە خێزانمە خواحافیزم دەکرد دەیانگرت بۆ کوێ دەسی دەمگرت دەڕۆم شاید نییەمەوە ئەتی 50% داینی شاید نییەمەوە بەڵام دەشاتمەوە دەمو شاید چون احتمال لەم دراگەر بمرم بەڵام خۆشبەختانە نەمردم چون دەتوو بۆ ئازادی دەبێت هیچ شتێک ئێستا هیچ دارێک ببێ ئەو ناژی دار چگە بۆی کە تو ئازادی کرد بێت دەبێت خوێنی و دەبێت متحید بین هەموو خەڵکەکەمان ئەو شتە بە نەفرێکی 2 نەفر بە 100 نەفری ناکرێت هەموو خەڵکەکەمان پێویستیمان بۆ ئازادیە پێویستیمان پێ بۆ ئەگەر متحید بین بەدەستی دێنین زۆر نزیکم بەڕاستی ئەو ئێرانە وەک دەدانێکی لەقی لێ هاتووە دەدانەگەر لەغدەوێ بە خۆی دەکەویت وەگوی لێ هاتووە هەر تۆزێکی پشار ببین تاو بوو تۆزێکی حەول بۆ بین متحید بین ئەو ئێرانە نامێنی دەگەینە دیموکراسی دەگەینە ئازادیش دەگەینە ژیانێکی زۆر خۆشتر بەڕاستی. بەڵێ کاک فەردین چۆن بوو بڕیاردا بەشداری ئەو ناڕەزایەتی 1401 بی هەرچەند ئاماژەت پێکرد بەڵام وەکو کەسێکە لە شارەکانی کوردستانەوە چوویتە هەمەجان حکمی زیندان بەسەرت بوو بەشێ لە جەستت بریندار بوو بەڵام دووبارە بڕیارتدا بڕیتەوە ناڕەزایەتیە وەکو خۆی چدا ئاماژەت پێکرد پێش و تریش کە قسەمان کردو لە پێشەوە بووی لە ڕۆژەکانی ئەوەڵە لە بەشدار بووی لەو ناڕەزایەتیانە. بەڵام من لە هەر لە ڕۆژەکانی یەک بوو یا دووەمە ڕۆژی دابوو دەستم پێ چوومە نەم خۆم پێڕانی ژیرا بەڕاستی چوومە لە پێشەشم حرەکەت دەکرد چون دەمگوت فەرقیم لەوە کەسێک دیکە کە شتێکی لێبێ فەرقێکمان نییە بۆیە لە پێشم حرەکەت دەکرد هەری دامەمدا ئەگەر بەڕاستی ئەو دەمیواشم لێ هات یعنی 1% ئێستاش کە پێشمان 1% پێشمان نەبوو زۆریشم شانازی پێوە دەکرد ئێستا کە لەسەر ویلچێریم بەڕاستی شانازی بە ویلچێرەکەم وا دەکەم چون ئەوە ڕێی افتخارێ ڕێی شانازی ڕێیەوە نیە کە بڵێ نەخێرە مناوم لێ هاتووە یە کەسێک کە نابێ و کارێک بکە باوەڕکەن ئەو قەرارە هەر ئەم کەسێک وای لێبێ واشی لێنا ئێتراض وەرنە دەرێ هەرموتان هەر هەمووتان وەرنە سەر خابانە متحید بن قەرارنی هەموو کەسێک وای لێبێ واش لێنا بەڵگەری خۆش دەگەی بازاری وڵاتەکەش دەگەیت. کاک فەردین ئێوە وەکو کەسێک لەو شۆڕشە چه ڕۆڵێکتان بوو چەندە توانیتان هۆکار بن بۆەوەی کە خەڵکی تر بەشدار بن لەو شۆڕشە؟ بەڵێ ئێمە لە پێشێ بووین ئێمە گەردەهاتمە مەتڕۆ نێومان دەکەوتن خەڵکەکە بڵاو دەبەوە دیسان دەمانگوت دەمانقولان دەمانگوت وەرە مەترسن ئەمە پێکەوەی کۆمان دەکردەوە کە دیسان ئەو جنبشمان ژیان دەدایەوە هەوڵمان دەداوە کە خەڵکە کۆب بێتەوە دەمانگوت وەرە مەترسان دروستە ماتۆڕ بە شۆکێر و نازان بە گازێشکاوەران حملیان دەکرد لانی دەرەقە بە خەڵکمان کۆ دەکردەوە دەمانقولان خەڵکەمان کۆ دەکردەوە دیسان دەستمان پێ دەکردەوە ڕۆڵەکەمانەوە بوو لە پێشم دەبوو حتمەنەوە کارن کرد بەیانی باوەڕشەوانە ئەوەندەم دەقولان بەخۆ بەگراتم واڵ دەنگم دەژیرە بەڵام پێش زۆر جێی شانازی بوو فەرق ناکە ئەتوو لە حەزم مستان لە هەر جێگایەکی هەیە هەر وەرە دەر هەر لەسەر خابانەکەی بە ناهێ دەنگێش لەسەر خابانەکەی بە ئەو دەوڵەتە نامێنی دەورە بێت اتحادێک بەڵام ئەگەر نەمان بێ باوەڕ ناکەم
حتممەنیش دەمان بێت. کاک فەردین ئێستا لاوانێکی وەکو ئێوە هەن کە بریندارن لە ناوەوەی ئێرانن ناتوانن دەنگی خۆیان بگێنە شوێنێک. ئێوە چیتان هەیە ڕوو بە ئەو لاوانە قسەتان چییە؟ پەیامتان چییە؟ ئەو لاوانەی کە چون بۆ خۆم ئاوە دە وەعزەدا بووم ئەم بۆ وەعزێکی لاخم کارە ناکەن چون لە هەمەدان مالا لە هەمەدان زۆر پێیگیرم بوو ناتوانانی پەیدا بکەن. دوای زانیم کە لە سەردەشتیم هاتم گرتیانم هەر بخۆم پێم سیر بوو هاتم بردیان لە بازاژگەیدا دایاننام دەسەر عەرزەکەی دایاننام بەدەنم بەڕاستەم بوو بە برینە من بە شەقلیان دەدام زنیویان پێدەدام بە احترامیان پێدەکردم بۆی کە ڕۆیەم زەعیف بێت و یعنی شکنجەی ڕۆیان دەکردم بەڕاستی. بەڵام من گوتم کاکە بۆ لە لاقم دەدەی خۆ لاقم کارە ناکە لەزلێکی لێدام کە خۆتم چاوت کارە دەکا. دوای دو سێ سەعاتن کەوان لێکردم بردیانم هەر دەماشیان نایشتم بردیانم بکەم قازەکەی چون گاتی پیلکانە بوو نانتوانی بمە بۆ سەرێ قازەکە دەماشێنەکەیدا زۆرێکی بە نەرمی قسە کرد زۆر بە خۆشی بە ڕووخۆشی بە پێکەنینەوە قسە دەکرد دەگەڕ ڕۆ لە ژیان بۆ وات کردو بۆچی لەو خۆپیشانداندا شرکت کردووە تم نەخێرە من وام نەکردووە ئەوان دەیانزانی کە درۆ دەکەم. بەڵام دوای زۆرتی ناتوانم ناتگرم زیندانت ناکەم بەڵام ئەگەر بزانم ڕسانەی دەکەوێت یا بزانم خدێکی و خەشتێکی خەبەری بەڕاستی بەڕاستی خۆم لە زیندانەکەت دەکەم. جا بۆ ئێستا شەق بۆ کەسانە دەدەم کە لە ڕۆژهەڵاتدان لە کولی ئێراندا ناوێرن ئەو شتێ ڕسانەی بکەن و ناوێرن نوێنجێ بکەن چۆن من دەزانم ستایلی دەگرم خانەوادەم هەر هەمووی لە دایکم ڕابگرێت هەمویان بەڕاستی تایلی دەکردن یعنی هەر هەفتە و جارێکی بەنگیان نەکردن بۆ اطلاعاتی دەیانگوت ئەو پڕۆتاقینە لە هیچ جگای قسەم کە هەختان نێ بەخۆشتان لە هیچ جگای ناڕازیەتی دەرببڕن و دەنگ بکەن بەڕاستی. چۆن بوو بڕیارەتدا لە ئێران بیسە دەرەوە گوشارەکانی کۆماری ئیسلامی بوو یامەوەی کە هیچ ڕێگایەک نەبوو بۆ دەرمانت بە ئاسایی وەکو هەر ئینسانێکی تر بتوانی خۆت دەرمان بکەیت؟ بەداخەوە هیچ ڕێگایەک نەبوو بۆ دەرمانێک چون هیچ هەشتێکیان بۆ من نەدەکرد لەوێ دەرمانی ئێستا لێرە دەبێت حمل بکرێمەوە چون شتێکی بێک چۆن بڵێم وەک لە بەهداشێک لە جگایەکی زۆر کەموانەیەک حمل کرابوون فقط ئەو دروی بوویانەوە دەناوە نقاشتم دەستکاری نەکراوە شتێکی دەنا ئێستا پشتم پلاتنی دێن کە تێیدا نییە ئەو لێرە ڕۆژم دکتۆر لەکەم بوو حتمما دەبێت حمل بکرێم و کە هیوادارم گەڕمەوە سەر پێیەکانم چون لە ئێران بەڕاست نەوێرام پەیگیریشی نەبووم چون بەخۆم ئاگام لەخۆم نەبووە بینێکی پەیگیری نەبووم و لەبەر دەرمانەکەم ئێستا شەدڵم لەسەر شەقامە یعنی باوەڕکە ئێستا شەر بخۆم پێم خۆشە بەدڵ پێم خۆش لەسەر شەقامانە بم بەڵام بەداخی گرانە زۆر پێ ناخۆشکە وڵاتەکەم بەجێشتە لێرەم بەڵام لێرەشم مەرهەمووشیان داگیرن دەکەم ئەو کەسانی کە لێرەشنەوە کە چایشان لەدەستدا ئەوەی کە دوو چای لەدەستداوە کە برێک شەهید بووە یا منداڵی شەهید بوو لێرەیە لێرەش ئەو لێ دەدا بێدەنگ نامێنیتەوە دروستە قەرانەیە من لە ئەوروپای بێدەنگ بین نەخێر بێدەنگ نابین و لێرەش حولی خۆمان دەدەین بۆ وڵاتەکەمان بۆ خەڵکەکەمان هیوادارم کە هەموو شتێک سەر بگریت و ئازادیمان زۆر زۆر نزیکە زۆر زۆرم باوەڕ پێ من. بەڵێ کاک فەردین پێم خۆشە زۆرتر قسە بکەین لەسەرم بابەتە بەڵام بە پێ و بارودۆخی کە هەستان نامەوێت زۆر عزیێتان بدەم و بەرنامەکەمان درێژماوە بێت زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی لەم بەرنمەیە زۆر خۆشحاڵ بووم کە ئێوەم ناسی هیوادارم ئەم بەرنمەیە بێتە بەرنمەیە کە قسە و باسی ئەو کەسانەی کە وەکو ئێوە بریندار بوون لە شۆڕشی ژینا زۆر هەوڵ و کێکۆشانیان کرد دەنگیان لێرەوە بە خەڵکی ئێران و بە خەڵکی کوردستان بگات خۆشحاڵ بووم کە جارێکی تر بەشدار بووی و ئەم بەرنامەمە بۆیە تەرخانکرەوە بەو کەسانەی کە لە شۆڕشی ژینادا بریندار بوون بۆ دابەزاندنی ورە نییە بۆ ئەوەیە کە بزانین جنایەتەکانی کۆماری ئیسلامی چەندە زۆرە چەندە بێبەزەیانە خەڵکەکەن بە قوربانی بۆ ئەوەی کە خۆیان لەسەر کار بمێنەوە بۆ ئەوەی کە خەڵکی بێگوناح بکوژن و لە ناوی بن بۆیە سپاس دەکەم کە بەشدار بووی زۆر خۆشحاڵ بووم کە لەم بەرنامەیە بەشدار بووی. دەستەکانتان خۆش بێ زۆر زۆر سپاسان دەکەم ئێمە تەنها یەک ڕێمان هەیە بەخشا و قسەش بکەم تەنها یەک ڕێمان هەیە ئیتیحادە یەک ئیتیحادمان هەبێ پێویستن بۆ نەخۆشی بووانەکانە ژنێ و دەشی بینەوە ئێمە ئێران هێندەی نەماوە بە ئومێدی پیرۆزی ژینجیان ئازادی دەستەکانتان خۆش بێ چای هەرێم تەماز دەکەم. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە لەم بەرنامەیە بەشدار بوویت. جارێکی تر سپاس بۆ کاک فەردین مەفقودی
خەڵکی سەردەشت هەمان 31 ساڵ کە لە جەریانی شۆڕشی ژن ژیان ئازادیدا بریندار بوو و ئێستا بە ناچار ڕووی لا و دەرەوەی وڵات کردووە. سپاس کە بەشدار بوو لەم بەرنمەیە و ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنمەیەم هەفتەمان تا بەرنمەیەکی تر و یەکێک لەو کەسانەی کە لە شۆڕشی ژینادا بریندار بووە دووبارە بەشداری بەم لەم بەرنمەیە ماڵاوە.